ئەبیستین ڕۆژانە تونوتیژی بەکاردێت لە شارەکانی هەرێمە وا پێویستێ کرد کە ئەبێ پلانێک هەبێ پلانەکە هاوبەش بە لە نێوان کۆمەڵگەی مەدەنی و حکوومەت و پەرلەمان و ئیتر هەموو لایەنەکان بتوانین کاری لەسەر بکەین. پلانەکە داڕێژراوە بەڵام ئیتر وا لەگەڵ حکوومەتە باسکراوە و ئەبێ لایەنەکانی تریش ڕاوبۆچوونی خۆیانی لەسەر بدەن و بۆی بتوانین بڕیار بدرێت لەسەر ئەوەی چی بکرێت. پلانەکە کێشەکانمان دیاری کردووە بۆچی هۆکاری کێشەکان چییە، بۆچی ئەم تونوتیژیانە ڕوەدا و دوای ئەوە چارەسەرەکان چین و چێ بەرپرسە بەرامبەر ئەو چارەسەرانە. ئێمە وامان پێ باشە کە بەر بە تاوانەکان بگرین پێش ئەوەی تاوان ڕووبا تونوتیژی ڕووبا پێشتر بتوانین کاری لەسەرکەین. سکاڵا ڕۆژانە لە لای ئێمە تۆمار دەکرێت لە بەراورد بە ساڵی ڕابردوو ئەتوانم بڵێم سکاڵاکان زۆرتر تۆمارەکرێن ئەمەش بەشێکی سەرەکی دەگەڕێتەوە بۆی کە هەستەکەین هاونیشتمانیان و هاوڵاتیان و بەتایبەتی ژنان و ئافرەتان متمانیان زیاتر بە نووسنگەکانی بەرەنگاربوونی تونوتیژیە و بە دادگای لێکۆڵینی تونوتیژی خێزانیە ڕەنگە لە ڕابردوودا کەمتر ئەم سکاڵایانە لە ماڵەکانە ئەمایەوە نەبووە سکاڵای فەرمی و ئێستا سکاڵەکان دێتە دەرەوە لە دادگاکان تۆمارەکرێن کە ئەمە ئەتوانین ئێمە شانازی بکەین بۆی کە ئەم دەستگایە جۆرێک لە پشتیوانی بۆ خەڵک دابین کردووە و بۆتە هۆکارەوەی کە خەڵک زیاتر متمانی بە دام دەستگاکە هەبێ بۆ تۆمارکردنی سکاڵەکان.